کێوێک لە زبڵ و خاشاکی ئیدارەی سۆران چاوەڕێی دابوونی کارگەی ڕسایکلینە. دوای چەندین ساڵ لە باسکردنی گرنگی بوونی کارگەیەکی ڕسایکلین لە سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران بۆ چارەسەرکردنی گرفتی کۆبوونەوەی زبڵ و خاشاک لە هەندێک شوێنی ناوچەکە لە کۆتاییدا بڕیار لەسەر دروستکردنی کارگەیەک درا. سڵاوتان لەبێت پشتیوان کەریمەم یەک باسی ئەمڕۆتان پێشکرد دەکەم. یەک باس بە دوواداچوونێکیدا زانیاری وردی لەسەر کارەکانی دروستکردنی کارگەی ڕسایکلین وەرگرتووە و لە ئێستادا لە قۆناغی یەکەمی دروستکردنی کارگەی ڕسایکلین دەستکراوە بە دروستکردنی ڕێگاکەی و بە کوژمەی 530 میلیۆن دینار لەسەر بودجەی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار جێبەجێ دەکرێت و کۆمپانیای قەڵەندەر کاری تێدا دەکات. لە ئێستادا کارەکانی دروستکردنی ڕێگاکە لە قۆناغی کۆتاییدایە و دوای ئەوە دەست دەکرێت بە دانانی بەردی بناغی کارگەکە. لای خۆیەوە هەژار حەکیم بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران لەم بارەوە بە یەک باسی ڕاگەیاند. لە ئێستادا دروستکردنی شەقامی کارگەی ڕسایکلین لە قۆناغی کۆتاییدایە و بە تەوابوونی ڕێگاکە ڕاستەوخۆ بەردی بناغی کارگەکە دادەنرێت و دەست بە دروستکردنی دەکرێت. گوتیشی کارگەی ڕسایکلین بە هاو ئاهەنگی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆ سۆران هەوڵی جددیان ئەوەیە کە لە ئەم ساڵدا بەردی بناغی ئەم کارگێدا بنرێت و بەدانانی بەردی بناغی کارگەکە و سوودبینینی بۆ تەواوی ئیدارەی سەربەخۆ سۆران دەبێت و هاوکات تەواوی قەزا و نەحیەکانی ئەم سنوورە دەتوانن زبڵ و خاشاک بۆ ئەم کارگێ بنێت و هاوکات دەیان کەسیش لەسەر ئەم کارگەیە سوودمەند دەبێت و دادەمەزرێت. یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن هەر شاد.